ئەوەی کەم تەرخەم بووە سزایەدە، ئەوەی کە هەستاوە بە ئەرکی خۆی ڕەنگ بێ دەستخۆشیەکی لێ بکەم، ئەوەی کە من بینیم و ئێستش لەو ژوورە دانیشت بووین هەمویان تا ئەژنۆیان وەکو من قڕ و چڵپاو بوون، بۆیە پێم وایە باسی پێش حەدەسەکە ناکەم. لە کاتی حەدەسەکەەوە تاکو ئێستا خەڵک ماندوو بووە، خەڵک خزمەتی کردووە، خەڵک یارمەتی خەڵکی داوە و دەستخۆشی لەوانە ئەەکەم کە خەمخۆرانە ئیشان کردووە. سەبارەت بە پرسیارەکەی ترت گارانتی منم ئەوەی کەم تەرخەم بووە سزایەدە، ئەوەی کە هەستاوە بە ئەرکی خۆی ڕەنگ بێ دەستخۆشیەکی لێ بکەم، ئەوەی کە سەر و ئەرکی خۆی ئیشی کردووە و خزمەتی کردووە پاداشتیەکەی، ئەو گارانتیە خۆمە.